ئەم گۆشتان بنە گۆشتخۆرن ئەی گۆشتە خۆن بۆ ئاوا کردوتە ملی من وەڵا ڕۆژتۆمارێکی کارم ناپەسەمەکە وەی من زۆر باشم تا ئەوە نێتە سەرەوە بەس بێتە سەرەوە وەزع باش نییە. ئێرە مەدانی مریشکانە لە هەولێر یەکێکە لە بازارە بە ناوبانگەکانی هەولێر کە منەوانەی کە ناوبانگیان بازاڕیان نەبیست بێت لێرە ڕۆژانە جۆرەها ئاژەڵی ماڵی دەفرۆشرێت بێجگەلەوە هەموو جۆرە تەیرێکی ڕەنگاوڕەنگ و جۆرا و جۆریان هەیە و لێرە دەیفرۆشن. بازاری پەلەوەر یان ئەوەی لە زمانی خەڵکی شار پێی دەڵێن مەدانی مریشک فرۆشان لە بەناوبانگترین بازاڕەکانی هەولێرە. ئەم بازاڕە دەکەوێتە سەر پردی سەیداوە لە ناوجەرگەی شاردا هەموو ڕۆژێک خەڵک سەردانی دەکەن بەڵام ڕۆژانی هەینی لێرە ڕێبەر ڕێبوار ناکەوێت. ماما ئەم بازاڕە لە کەیەوە کراوەتەوە چۆنە کەی دروست بوو زانیاریت هەیە؟ ئەوە لە یەکی شەشەوە دروست بووە. یەکی شەشی 2000 بەێ خەڵک ڕۆژانە چۆن سەردانی ئێراکەن ئەوانی کێن بۆ ئێرەکێن؟ والله هەموو کەسێک دێت ئێرەکان هەموو کەس دۆ سەفەر وەزعی خۆی دێتن وەختەکە لێرە دەباتە سەرێ و ئەوە دەکاتن. باشە ئاژەڵی گرانبەهای لێیە باڵندەی گرانبەهای لێیە لێرە؟ ئادێتی بەس جومان زیاتر جومان لێتی ڕۆژانی ئاسایی خەڵک دێتە ئێرە دێتن بەس ئێستا گەرمایە زۆر عالم لە بە گەرمای قسەکەوەیە هەتا فێنێک دانێتن ئەوە نابێ قەرەبارم نابێت. گرانترین باڵندە لێرە هەبێت چییە؟ نرخەکەی چەنە تۆ ئەزانی؟ بەنسبەت تەیر و تارەکان شێر هەیە بەبەغا هەیە ئەنواعی هەیە 20 وەرەقەیە 30 وەرەقەیە کۆتر هەیە بە دەفتەریە هەیە بە 2 دەفتەریە. مێژووی بازاڕەکە زۆر کۆنا لە ساڵانی هەفتاکانەوە لە بنپردەکە پەلەوەر فرۆشتن هەبووە بەڵام لە ناوڕاستی ساڵی 2000 بەم شێوەی ئێستا کراوەتەوە هەر لە بولبولەوە تا بەچکە شێر لێرە دەست دەکەوێت. بەخوای زیاتر بە بەقاژ دەڕوە تووشیە ئەوانە بەپارێ دەکات دەڕوە ماوەیەکی زۆر پشیلە زۆر باو ئێستاش باشە ئێستاش باشە بەس فەرخە دەڕوە زیاتر نەگەورە. باشە خانمان زۆر تەیر و چاڵ و ئاژەڵە ماڵیەکانەکڕن یان پیاوان بەخوای زۆری زیاتر ژن بێت ئافرەکان بێت. باشە لێرە شتی گرانبەهای چیایە؟ بەرێ پێدایە وەکو بەبەغا بەبەغاکان گرانبەهان بەس ئەوان مامسی گرانە ئەدی مامسی فەرخە شێرەیە ئەوانە گران لێرە فەرخە شێر هەیە؟ لە فەرخە شێریش دەگران. بەگەڕان بە ناو بازارەکە جۆرەها ئاژەڵ و پەلەوەر و باڵندەی جۆرا و جۆر دەبینیت بەڵام بۆ من هیچیان وەک ئەزمموی مارەکە ترسناک نەبوو. یارمینە مەمارمان نییە وەرە نەکەنە شەڕ حاقت نەبێت و باش ئەو شەڕەکەن مار بەخوای هەندێک جار باشە ئەوە نرخیان چەنە؟ ئەوە 15 وەرەقەی قلش بەخێوکردنی قرس نییە؟ ناکاویە هیچ مشکلەی نییە. باشە چیان دەدێ بخۆن؟ ئەم گۆشتان بنە گۆشتخۆرن ئەی گۆشتە خۆن بۆ ئاوا کردوتە ملی من قەی ناخۆت و ناخۆ ئەوە بەس گۆشتی خۆی تایبەتی خۆی باشە یارە تو گۆشتی ناخۆ مش گۆشتی دەخۆم. باشە ئێرە وەرە هەر مەترسێ دەبرا ئەوە دێ بۆ لای ئەمە مەترسێ ئەمن دەرێ مەترسێت تەواو ئەگەنا نادەمە دەستت وەنیا ئەمانە چ جۆرە مارێکن؟ بەخوا ئەوەنە و ڕەتوی ناوی لا ڕفادین خارجینەوەنە باشە ئەی خۆمان چەند جۆر مارت هەیە؟ بەخوای سەعالیان لەوانەیە 4 جۆرم هەیە ئی خۆمانەشمێ ڕستەکە خۆمانەیە. ئەی باشە چۆن پێوە نادەن پێوە نادەن ئەوانە سامیان نییە وە زیینێ بەس لەو جوانیە پێوە نادەن ئاواتر ناکەن قوڕ بەسەرم پێوە نادەوانە. بەناو بازارەکەی گەڕاین شتی زۆر جوان و سەرنجڕاکێشمان بینی منداڵ گەورە بچوو بژن پیاوبەیەکە و سەردانی بازارەکەکەن شتێک لەوانەیە کە زۆر سەرنجی منی ڕاکێشە ئەوەیە کە باز لەوە ئاکرێت کۆمەڵێک کەس کە سەردانیان بازارە دەکەن تەنها ئەوە نیە بێن سەیری ئاژەڵ بکەن یاخود ئاژەڵەکان یان باڵندەکان بکڕن و لە ماڵەوە دیستان بیخەنەوە ناو قەفەس و بەخێویکەن کۆمەڵێک کەس سەردانیان بازارەکەن باڵنداکڕن لە دوای ئەوەی کە باڵندەکانەکڕن دووبارە باڵندەکان ئازادەکەنەوە.